اسماعیل عەبدوڵڵا پیاوێکە شەقامەکانی هەولێر خاوێن ڕادەگرێ زۆر دڵسۆزە بۆ کارەکەی. مانگی 300,000 دینار وەردەگرێ 19 ساڵە هەر بەگرێ بەس ئیشدەکە حەزی لێیە بکرێتە فەرمانبەری ڕەسمی. لەم فیچەرەدا مام اسماعیل باسی ئەزموونی خۆی و خەڵکی لاموبالیەکە. ئەوانەی حاویەی زبڵیان بۆ دانێن هیوایەتیانە زبڵ، حەفازە و پاشماوەی فاسۆلیا و برنج هەڵڕژنە تەنیشت حاویەکە. باسی ژنێک دەکات دەڵێ مانگێ چاودێری ئەم ژنام کرد. ڕۆژانە بە خۆبادان دەچوو عەلاگەی زبڵەکەی هەڵدەگرت ڕێک دەیکردە تەنیشت حاویەکە. منیش ڕۆژێ بردم کردمەوە بەردرگاکەیان لەسەرەوە لەگەڵ مێردەکەی بووە هەرایە. دوایین قسەی مام اسماعیل ناومێدیەکی زۆر ناخۆشە. اسماعیل عەبدوڵڵا ئیسوف 19 ساڵە ئەمن کەناسم موقەت ناکردمە ڕەسمی عەزمان لێ ناکردنی خۆمانە بوو ئەوەی دریان گرتی کردیانێ ئەوەی دریشان ناکردی باش و خراپی تێدا ڕۆناشی باشەکە ئەوەیە عەوشەکەی دەماری لە حاوی دەکا خراپەکەش ئەوەیە عەوشەکەی دەماری لە جۆگەی دەکا بە حاوی ناکە. مامۆستایەک دەچوو مەکتەبێ عەلاقەیش لەمەست بوو خۆی بادەدا کەشخا دیارەوە شتە لەوە مەکتەبێ دەبا وەڵا کاش 50 شیل کرد و بەریداوە گوتم مامۆستا چاوەکەم هەرێگرەوە گوتی چی لێ بکەم گوتم بیانە ئاوێک وەڵا هەرێگرتەوە هەرێتە ناو ئاوێ زە ڕۆیشت بە پێکەنین وەڵاهی وادی خۆی عارەبانە مشکا گوتیان بکڕەوە لۆ سەرف ئەکەین بە 25,000 کردی لە سەرف نەکردمەوە مانا بۆ ئیمن نازم ساری باشم بەس کرد ژنێک هەموو ڕۆژێ دەهات لەسەر ڕەسیفەکەی ڕووی دەکرد لە ئاوێکە نەدەکرد دەستمدا عارەبان و خاکەناسی چون پوختە لە پشت دەرکەی ڕوون کرد وەڵا دیار بوو بەشە ڕاستن گوتی ئەو زبرە لۆ لێرەیە گوتی کوڕە پیاوەکە گوتی ئەمە بریسما ڕەسیفی فرەمدایە مامۆستا بە شەرمێن ئەمن هێناچمەوە وێندەرێ گوتی لۆ گوتم ئەوە یەک مانگە مراقەبەی دەکەم لەسەر ڕەسیفی ڕووەکە لە حاوی ناکە وەرە دەست خۆش بی وەرە چاوەکەم هەرێگرەوە وەڵا هەرم گرتەوە 5 دیناریشی دامی و لە مەجبوریشیەکە دەنا منەوە ئیشین بە من ناکرێ ئەو ئیشە بەس چارم بێچارە 300,000 بەشی سێکە 9,000 نەمە تەکسی 210,000 دەمێنێ بدەمە ئاو کارەبای بدەمە مۆلیزێ بدەمە ڕەسمی لە بەتاقستێنێمە ماڵ عالی بەخێوەکەم ئەوەندە لە حکومەت دەوێ ئاگاشی لێمان بی و شتێکمان لە ئێشا بکە و تەقاوتمان بکە و وەلا موقەتین دەبێ ئەوژ چاوەشی لەمە بی ئەوە ژیان نییە وەڵڵاهی عەزم لە چوی عەزم لە مردن